بە هیوای کاتەچ بەسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕاسێ. بە لاپەڕاسێ دەست بەوانە یەکەم دەکەم کە نووسرایە ئایا تۆ ئامادەی؟ بەڵام لێرە ئەمن هەموو پرسیارەکان شیکار ناکەم چونکە هەز دەکەم دووبارەیە زۆر لە پرسیارەکان دووبارەی پۆلەکانی 4 و 5 و 6 لەبەر هەندێ بە پرسیاری 6 دەست پێ دەکەم، دەستنیشانکردنی بەهای خانەی کە زۆر ئەو جۆرە پرسیارانە گرنگن. بەهای خانەی بۆ ڕەنووسی 4 لە هەر ژمارەیەک دەست نیشان بکەم. یەکەم شت ئەم دەبێ بزانم خانەکان بەهایەکەیان کو گەورە دەبی. هەمیشە لە دەستی ڕاست دەست پێ دەکەم یەکەم خانەی یەکانە، کەواتە ئەو دووە لە خانەی یەکانە، 9 لە خانەی دەیانە، 0 خانەی سەدان و 4 لە خانەی هەزاران، 1000. بە جۆرە چیت کەش هەر دەزانم ئەمن ئەگەر دابڕینەکان دروست کەم هەموو جارێ دابڕینەکانش لە دەستی ڕاست دروست دەکەم. 3 ڕەنووسی یەکەم دابڕینی یەکەکانە، دوایە دابڕینی هەزاران دێ کە ئەوش 3 ڕەنووسە، ئەمن لێرە تەنیا 1 ڕەنووسم هەیە چونکە ئەوانەی دی 0 نەنووسراینە، کەواتە ئەمن یەکسەر دەزانم ئەو 4 لە خانەی 1000 بەهایەکەی لە خانەی هەزارانەواتە بەهایەکەی 1000، بەڵام چونکە 4 بەهایەکەی دەبیتە 4000. ڕێیەکی ئاسانتریش هەیە، ئەویش ئەوەیە ئەمن چ دەکەم، ئەمن 4ەکەم هەیە یەکسەر دەینووسمەوە بەهایەکەی ئەوها، تەماشای لای ڕاستی 4ەکەی دەکەم، ئەو ڕەنووسانەی هەنا 1 بە 1 دەیان کەمە 0، ئەو 0 هەر بەخۆی 0، 9 دەبیتە 0، 2 دەبیتە 0، یەکسەر بەهایەکە دەرچوو کە 4000. بەڵام بە هەردوو شێوە ئەمن دەبی بزانم. پرسیاری 7 تەماشای ئەو ڕەنووسانە ناکەم چونکە تەنیا 4ەکە گرنگە لێرە، بەهایەکەی کو دەنووسم 4، ئەو ڕەنووسەی دەکەمە 0، بەهایەکەی دەکاتە 40 چونکە 4 لە خانەی دەیانە، 10 جاران 4یش دەکات 40. ئەگەر لێرە زووتر دابڕینەکان بکەم، دابڕینی یەکان، ئەو 3ش دابڕینی هەزاران، ئەو 7 لە دابڕینی ملیۆنانە، کەواتە ئەو 4ەی ئەمن هەمە لە دابڕینی هەزارانە، جێکەشی لە 10,000. بەڵام پێویست ناکە ئەمن خۆم مادیکەم 4ەکەی زوو دەنووسم، ئەو ڕەنووسەکانی دی لای ڕاستی هەموو دەنووسمەوە، 1 0 لێرە هەر بە خۆیان 0، کەواتە بەهایەکە دەبی ئەمن زوو بزانم بخینمەوە. ئەوە خانەی دابڕینی یەکان، کەواتە ئێرە دابڕینی هەزاران کە ژمارەکەم خیندەوە دەبی وشەی هەزاری لۆ دانێم، کەواتە دەخینمەوە 40,000 بەهایەکەی 40,000. دیسان لێرە دابڕینەکان، دابڕینی یەکان، ئەو 3 دابڕینی هەزاران، ئەو 3 دابڕینی ملیۆنان، لێرە گەیشتمە دابڕینی ملیاردان، ملیارد. بە تۆزێک باسی ملیاری بکەم پێشی ئەوەی بەهای ڕەنووسەکەی بزانین. ئەو 4 لە دابڕینی ملیاریە، بەڵام ئەو ژمارەیە ئەو وشەیە هەر کەسە و جۆرە چی پێ دەڵێ. هەندێک کەس یەکسەر دەڵێن ملیار، لە عەرەبی ڕەنگە بە عەرەبیش برێن ملیار، بە ئینگلیزیەکەی وا بزانم بیلیۆنە، ملیار نییە. ملیاردیش بە فەڕەنسیەکەیە کە زۆر وڵاتانی دی زمانانجی دەڵێن ملیارد. هەندێک کەس ئەگەر یەک بی ڕەنگە بیخینەوە 1 ملیارد یان 1 ملیار کە لە هەمان کات دەکا 1000 ملیۆن. ئەوجە بە کوردی ملیاری پێ بڵێن یان ملیارد، ئەوە دەکەویتەوە سەر چ بەکاردێ لە کوردستان، بەڵام ئەوانە هەموو بەکاردێن. وابزانم لە ئەمریکای ملیار بەکار نایە، بیلیۆن بەکاردێ
کە هەمان شتە کە ژمارەکە خانەکە نۆ ڕەنووسی لە پێش هەیە نۆ سفری هەیە. ئەوجە لێرە ئەمە ڕەنگە بخینەوە میلیارد، چونکە زۆر جار بە زمانی سویدیش پێ دەڵێن میلیارد، ئەگەر نا ملیاریش هەڕاستە و 1 ملیاریش هەڕاستە و بلیۆنیش هەڕاستە. کەوابوو لێرە ئەمن زانیم چارەکە کە تیتە خانەی میلیارد کودەی نووسم بەهایەکەی چارەکەی دەنووسم، ئەو ڕەنووسانەی لێرە هەموو سۆرەکان هەموو زەردەکان هەموو کەسکەکان دەبنە سفر. زۆر زۆر ئاسانە ئەمن ئەگەر لە ناو بازنەیدانێم ژماردنیان زۆر ئاسان دەبی. سێ کەواتە ئەمن دەزانم نۆ سفرم هەیە، ئەوها 3 سفر لێرە، دوایە 3 سفرش لێرە، ئەوجە 3 سفرش لێرە، ئەوجە دوای دەتوانم بازنەکان لابم. کەواتە بەهای ئەو چارەی 4 میلیاردە یان 4 میلیارە یان 4 بیلیۆنە، بزانە کو چم پێخۆش بێ ئاوە. پرسیاری دابڕینەکان بکەم. ئەوە دابڕینەک، ئەوەش 2 دابڕین، ئەوەش دابڕینە چیت کە بەڵام ئەو سەیە زۆر گرنگ نییە لێرە. کەواتە چارەکە لە خانەی چییە؟ ئەم نەگەر ئێستا باسی خانەکان بکەم، با باسی خانەکانش بکەم، ئەنەوەک داوام لێ بگری. خانەی یەکان دەیان سەدان، خانەی 1,000، 10,000، 100,000. کەواتە لە خانەی 100,000 بەهایەکەشی چەندە چارەکەی دەنووسم، ئەوانش هەموو دەکەمە سفر کە دەبینم 5 سفری لە پێشە. ئەوە 1 و 2، ئەوەش 3 و 4 و 5 کو دەخینمەوە، چونکە ئەوە دابڕینی هەزاران بوو، ژمارەکەی هەموو دەخینمەوە، دوایە وشەی هەزاری لۆدا دەنێم 408,289، بەڵام لێرە دەیخینمەوە 400,000 بەهایەکەی 400,000 400 ئەوجە 1000. پرسیاری 11 دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، دابڕینی میلیۆنان. کەواتە چارەکە لە خانەی 1 میلیۆنانە. کو دەینووسم؟ چارەکەی دەنووسم 3 سفر 3 سفر 6 سفری لە پێشدا دەنێم. کەواتە سفرێک 2 3 ئەوجا 4 و 5 و 6. چونکە سفر بە کوردی زۆر هێمایەکی بچووک و گچکەیە، هەندێک جار دیار نییە بەداخەوە. خینەوەکەم کووە؟ چونکە دابڕینەکان ئەو هابوو گەیشتمە میلیۆنان، کەواتە 4 میلیۆن 4 میلیۆن. لێرە خانەی یەکان دەیان سەدان، کەواتە 400. لێرە بە ئەوانە بسڕمەوە هەتا ئاسان بی. پرسیاری 13 دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، دابڕینی میلیۆنان، دابڕینی میلیاردان، میلیار. چارەکە لە چێن دەرەیە؟ لە 10 میلیۆنە، خانەی 10 میلیۆنان، چونکە ئەو سێ هەمووی خانەی میلیۆنانە، یەکەمیان 1 میلیۆنە، 10 میلیۆن و 100 میلیۆن. لێرە شەروە 1,000 و 10,000 و 100,000. کەواتە چارەکەی ئەمن دەنووسم، ڕەنووسەکانی هەیتم لێرە 3، لێرە 3، ئەوە 6، لێرە 1، ئەوە 7 سفری دادەنێم لە پێش چارەکەی. 1 ئەوە دامنا، 2 ئەو 3شم دانا، ئەو 3شم دانا. باشتر وایە هەر 3 ڕەنووس تۆزەک ماوە کەبی لە مابینی ئەو سێیانە هەتا زۆر بە ئاسانی بخینمەوە. لێرەش لە کتێبەکەی وەکو دەبینن ببورن، ماوە دانرایە لە مابینی ئەو سێ و ئەو سێی، تۆزەک لە بنیەک نەنووسرایە، ئەو ماوەیە هەیە لۆ ئاسانکاری. ئەمنیش پێویستە لە کاتی نووسین ماوە چی بهێڵمەوە لۆ ئاسانکاری
هەتا بەخۆشم بەباشی بیخینمەوە 40 ملیۆن. ئەوانە زۆر گرنگ بوون بەهای خانەی کە هەموو کەس دەبی بزانی بەهای خانەی بەهایەکە چەندە، چونکە هەمان ڕەنووسە چار بەڵام چونکە جێی خۆی گۆڕیە بەهایەکەی دەگۆڕدرێ بە گۆڕینی جێیەکەی لە کامە شوێنە لە ژمارەکە. بێمە لای بەکارهێنانی لێکدانی دووبارە باوەڕ ناکەم ئەمن ئەو پرسیارانە شیکار بکەم، هەست دەکەم ئەو پرسیارانە خوێندکار بەخۆی دەتوانێت شیکارکە. هەندێکیان زۆر ئاسانن وەکو ئێرە 4 سفری دەنووسم و 1ەکەش دەنووسم. ئەوەش هەر زۆر ئاسانە. ئەوانی دی دەبیان بە دەستیان بە بژمێر ئەمن بزانم دەکەنە چەند. پرسیارەکەی دی دەستنیشانکردنی چەندجارەکان 5 چەندجارە یەکەم بۆ هەر ژمارەیەک دەستنیشان بکە. ئەوەش ئەو پرسیارە بۆ وێنە یان ئەو پرسیارە ویان ئەو پرسیارە لە خشتەی لێکدان دەتوانم بینم یان بەخۆم دووجاران 1 2 دووجاران 2 4 دووجار هەموو ئاوهابیان نووس بۆ وێنە. ئەگەر بمەوێت چەندجارەکانی دوی بنووسم کە زۆر ئاسانە، بەڵام چەندجارەکانی نۆی ئەگە بمەوێت بنووسم کو دەینووسم یەکەم جار چونکە 5 چەندجار یەکەم 9 جاران 1 یەکسانە بنەوە. ئەوجا لە خشتەی لێکدانش بێگومان دەتوانم بینم. ئەوجا 9 جاران 2 یەکسانە بە 18 ئەوە 2 منووسی. پاشان 9 جاران 3 یەکسانە بە 27 ئەوە 3 منووسی. 9 جاران 4 36 و 9 جاران 5 45 و تەواو. 9 و 18 و 27 و 36 و 45 تەواو. هەر ئەوانە 5 یەکەم. بەڵام هەموو ژمارەکان ئەوها ئاسان نییە، هەندێکیان دەبی ماندی بم بۆ وێنە ژمارە 326 ئەمن دەتوانم شیکار بکەم هەتا بزانین لێکدانەکە کووە. 326 یەکەم جارانی 1 دەکەم هەر وەکو خۆیش 326 دوای 326 جارانی 2 2 جاران 6 12 ئەوها ئەو دوای جارانی شەشەکەی دەکەم دەکا 12 دوای 2 جاران 2 4 یەکی 12 دەکا 5 2 جاران 3 دەکا 6 3 جاران 6 دیسان دەکا 18 ئەو هەشتەی ئێرە 3 جاران 2 6 یەکیش 7 یەکی 8 دەکەی 3 جاران 3 دەکا 9 978 و 4 جاران 326 4 جاران 6 24 4 جاران 2 8 و 2 10 4 جاران 3 12 1 13 و 5 جاران 326 دەکا 1630 کەواتە 5 چەند جارە یەکەمم نووسی لۆ ژمارە 326 کەواتە ئەگەر ژمارەکان ئاسانیش نەبوون دەتوانم بە دەستیان بە بژمێر، بەڵام باشتر وایە بە دەست ڕاهێنان بکەم. لێرە ئەمن ئەو پرسیارەی تەنیا شیکار دەکەم و دەچمە لای ئێرە کە زۆر زۆر گرنگە دەست نیشانکردنی کۆڵکەکان. هەموو کۆڵکەکانی هەر ژمارەیەک دیار بکە. لێرە ئەو شێ زۆر گرنگە کە نووسرایە هەموو کۆڵکەکان زۆر زۆر جیاوازی هەیە لەگەڵ کۆڵکە خۆ بەشەکان. نابی ئەمن لێم تێک بچی، دەبی بزانم هەموو کۆڵکەکان مانای چییە و کۆڵکە خۆ بەشەکانیش مانای چی. هەموو کۆڵکەکان واتە هەر ژمارەک بتوانم هەشتی بەسەر دابەشکەم دەبی بینووسم با 1 و بە ژمارەکە خۆشی، واتە هەمیشە 2 کۆڵکە هەر هەیە، ژمارەکە خۆی و ژمارە 1، چونکە هەموو ژمارەکان دەتوانم هەموو ژمارەکان بەسەر 1 دابەشکەم و هەموو ژمارەکانیش
بەسرە خۆیان دابەش دەبن کەواتە هەمیشە ئەو دوو کۆڵکەی دەبی لەگەڵبی کە دەکاتە بۆ وێنە لێرە دەکاتە 1/8. پاشان ئایا 8 دابەش دەبی بەسەر چی دیکە بێجگە لە 1/8 بێگومان ئەمن دەبی فاریزەی بنووسم لە مابەینی کۆڵکەکان دابەش دەبی بەسەر 2 و دابەشیش دەبی بەسەر 4 کەواتە 8 چەند کۆڵکەی هەیە هەمووی 4 کۆڵکەی هەیە. ئەدی 22 چەند کۆڵکەی هەیە 22 یەکەم جار 1 دوایە 22 ژمارەکە خۆی دوایە بەسەر 2 دابەش دەبی بەسەر 11 دابەش دەبی دیسان 4 کۆڵکەیە. ئەدی 36 کۆڵکەکانی 36 چییە؟ 1 و 36 1 با لێرە بنووسم 36 و 2 چونکە بەسەر 2 دابەش دەبی کە بەسەر 2 دابەش بوو دەکاتە چەند 18 بەسەر 3 دابەش دەبی بەسەر 6 دابەش دەبی بەسەر 12 دابەش دەبی 36 دابەش 12 12 دەکاتە 3 کەواتە بەسەر 12 دەبی بنووسم ئەو جەفاریزە لە مابەینیان دانێم هەتا تێکەر نەبی 1 36 2 18 3 6 2 ئەدی بەسەر 4 بەسەر 4 دابەش دەبی ئەویش بنووسم ئەدی بەسەر 9 دابەش دەبی بەسەر چیت کەش دابەش دەبی هەر ئەوەندەیە هەر ئەوە زۆریشە 1 2 3 4 5 6 7 8 9 کۆڵکەیە کەواتە 9 کۆڵکە هەر ئەوەی ئەمن بزانم ڕەنگە هەڵەشم کردبی کۆڵکەی زیاتریش هەبی بەسەر 5 دابەش نابی بەسەر 8 دابەش نابی بەسەر 10 دابەش نابی بەسەر 7 دابەش نابی 36 بەسەر ئەوانە دابەش دەبی گەورەترین کۆڵکەش بەسەرە خۆی دابەش دەبی 36 بەسەر 18 دابەش دەبی دەکاتە 2 بەسەر 12 دابەش دەبی دەکاتە 3 بەسەر 6 دابەش دەبی دەکاتە 6 کەواتە ئەمن دەبی بگەڕێن بە دوای هەموو کۆڵکەکان زۆر جیاوازی هەیە هەموو کۆڵکەکان لەگەڵ کۆڵکە خۆ بەشەکان بەڵام هەندێک جار خۆبەشەکان دۆزینەوەی کۆڵکە خۆبەشەکان تۆزێک یارمەتیمان دەدا بزانین هەموو کۆڵکەکان چەندن لێرە تۆزێک ڕەنگە ئەمن ڕوونکەمەوە بزانم دەتوانم لە جێکی ڕوونکەمەوە هەموو کۆڵکەکان هەمیشە دەبی ئەمن ژمارە یەکیش بنووسم ژمارەکە خۆشی بنووسم بەس ئەمن لێرە ئەگەر 36 چاکەم بزانم دەتوانم لێرە شیتەڵی خۆبەش بکەم باجارێ 36 دابەشی 2 بکەم دەکاتە 18 ئەو جە 18کەش دابەشی 2 بکەم یەکسان دەبی بە 9 دابەشی 3 بکەم یەکسان دەبی بە 3 کەواتە شیتەڵی خۆبەش زۆر جودایە لێرە ئەمن چم دەمنووسی 36 یەکسانە بە تەمەشام دەکرد 1 3 2 3 دەمنووسی 3 توان 2 جارانی 1 2 2 2 2 توان 2 ئەوە شیتەڵی خۆبەش زۆر جیاوازە پاشان ئەمن دەبی لێرە بزانم کە مادام 36 بەسەر 2 جار دابەش بوو کەواتە بەسەر 4 دابەش دەبی کەواتە ئەمن دەبی بزانم 4 کۆڵکەیە ئەو جا مادام بەسەر 2 بەسەر 3 دابەش بوو کەواتە بەسەر 6 دابەش دەبی بزانم 6 کۆڵکەیە مادام بەسەر
سێ و بەسەر سێ دوو جار دابەش بوو کەواتە بەسەر نۆش دابەش دەبی کەواتە نۆش کۆڵکەیە. چونکە بەسەر دوو بەسەر سێ دابەش بوو کەواتە چونکە دوو جاران دوو دەکات چار جاران سێش دەکات 12 کەواتە بەسەر 12ش دابەش دەبی 12ش کۆڵکەیە. چونکە بەسەر سێ و بەسەر سێ و بەسەر دووش دابەش بوو سێ جاران سێ نۆ جاران دوو هەژدە کەواتە بەسەر هەژدەش دابەش دەبی هەژدەش کۆڵکەیە. کەواتە بەو شێوەی ڕەنگە شیتەڵی خۆبەش یارمەتیم بدا بزانم 36 بەسەر چ ژمارەک دابەش دەبی بە بێمانەوە. لێرانە تەنیا من دووی دەبینم، سێش دەبینم، نۆی دەبینم، هەژدەی دەبینم، 12ی نابینم بەڵام بەسەر 12ی دابەش دەبی. چاری نابینم، شەشی نابینم کەچی دابەشیش دەبی بەسەر ئەو ژمارانە. کەواتە دەبی ئەمن زۆر بزانم کامە شیتەڵی خۆبەشە. شیتەڵی خۆبەش واتە ئەو ژمارانەی بەدەستم دەکەوی لێرە دەیان نووسم دەبی تەنیا ژمارەی خۆبەش بن. ژمارەی خۆبەشیش دەبی بێگومان ئەمن بزانم مانای چێ ژمارەی خۆبەش. ژمارەی خۆبەش واتە تەنیا بەسەرە خۆی دابەش دەبی. کامەنە ژمارە خۆبەشەکان 2 3 4 خۆبەش نییە، 5 6 خۆبەش نییە، 7 خۆبەشە، 8 خۆبەش نییە، 9 خۆبەش نییە، 10 خۆبەش نییە، 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 ئەو ژمارانە هەتا دواییدی 24 و 25 و 26 27 28 29 30 و 31 سینا بێگومان 31 و هەتا دوایی دەبی ئەمن بزانم ئەو ژمارانە کامە ژمارە خۆبەشە. لە کاتی شیتەڵی خۆبەش دەبی ڕانەوەستم هەتا ئەو ژمارانە کە بەدەستم هات ئەو کات ڕابوەستم. یەک لەوانە یان دوو لەوانە یان هەموویان یان بزانە کووە دەگەڕێتەوە بە پێی ژمارەکە. بێمەلای بۆ وێنە 36 تەواو بوو. ئیدی ئەمن هەمویان شیکار ناکەم بەڵام دەتوانم ئەو ڕاهێنانی 36ش 256 بزانم کۆڵکەکانی چەندن. 256 لێرە ئەمن وەکو شیتەڵی خۆبەشم دروست کرد، دابەشی دووم کرد 256 چونکە لە لای چەپم تەنیا دووم هەیە کەواتە لێرە دەتوانم سوود وەرگرم لەو جۆرە شیتەڵەی و کۆڵکەکانی 256 هەمویان لە لای ڕاست هەیە. بیان ژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 کۆڵکەی هەیە 256 هەمویان 9 کۆڵکەنە کەواتە 256 هەموو ئەوانە کۆڵکەی 256ە. 1 2 3 4 5 6 7 8 9 ژمارەکەش بەخۆی 9 کۆڵکەی هەیە. دەبی هەمویان بنووسم، دەبی بنووسم 1 فاریزە 2 فاریزە 4 فاریزە 8 فاریزە 16 و هەتا دوایی. ئەوە 256 زۆر ئاسان نییە دیتنەوەی کۆڵکەکان. دەبی ئەمن زوو هەر هەوڵ بدەم. پاشان ئەو دوهەمین پرسیار لێرە 37 630 تۆزە پرسیارەکی دوور و درێژە بەڵام ئەمن لێرە تۆزە کشی دەکەمەوە کو هەموو کۆڵکەکانی 630 دەبینمەوە. یەکەم شت دابەشی دووی دەکەم 630 چونکە ژمارەی جووتە دابەشی دووی دەکرێت دەبیتە 315. ئەو جە دابەشی سێی دەکەم چونکە کە کو دەزانم دابەشی سێی دەکرێت
کە ڕەنووسەکان کۆ دەکەمەوە بۆ وێنە سێی کۆ دەکەمەوە لەگەڵ 6 لەگەڵ 0 3 و 6 دەکات 9 دابش دەبی بەسەر 3 کەواتە 630 هەمووی دابش دەبی بەسەر 3 دەکات 210 بەسەر 4 هەوڵمدا دابش نەبوو بەسەر 4 کەواتە دابش نابی بەسەر 4 چونکە خانەی یەکانی 0 دابش دەبی بەسەر 5 چونکە بەسەر 2 دابش بوو و بەسەر 3 دابش بوو 100% دابش دەبی بەسەر 6 ئەو هەیە ڕێسایەکە بەسەر 7 دابش دەبی بووە 90 63 بەسەر 9 دابش دەبی چونکە خانە یەکانی 0 کو دەزانم بەسەر 9 دابش دەبی کە ڕەنووسەکان کۆ دەکەمەوە دەبی بکاتە ژمارەکە دابش بی بەسەر 9 3 و 6 دەکا 9 9 دابش دەبی بەسەر 9 کەواتە 630 هەمووی دابش دەبی بەسەر 9 بەبێ مانەوە لێرە من هەموو جارێ پێویست ناکە بنووسم 630 بەڵام مەبەستم 630 چونکە خانەیەکانی 0 100% بەسەر دابش دەبی چونکە بەسەر 2 دابش بوو بەسەر 7 دابش بوو هەردوو ژمارەکانیش خۆ بەشن 100% بەسەر 4 دابش دەبی چونکە 2 جاران 7 دەکات 4 چونکە بەسەر 3 دابش بوو بەسەر 5 دابش بوو هەردوو ژمارەکانیش خۆ بەشن 3 جاران 5 15 100% دابش دەبی بەسەر 15 دابش دەبی بەسەر 8 دابشیش دەبی بەسەر 21 چونکە دابش بوو بەسەر 3 دابشیش بوو بەسەر 7 هەردووچیان خۆ بەشن 3 جاران 7 21 کەواتە ژمارەکە دابش دەبی بەسەر 21 ئەمن هەتا پێم بکرێ دابش دەکەم هەتا دەگەمە ئەوەی کە ئەو دوو ژمارانە لە یەک نزیک ببنەوە ئەگەر تەماشاکەین لێرە کە دابش دەکەم ئەو دوو ژمارانە زۆر لە یەک دوورن 2 گچکەیە و 315 گەورەیە تۆزە ژمارەکەی ئێرە گەورە دەبی ژمارەکەی لای چەپ گچکە دەبیتەوە وەکو دەبینین لێرە هەتا دێ ئاوها بەو جۆرەی دەڕۆم هەتا دەگەمە نزیکەی دوو ژمارەکان لە یەک نزیک دەبنەوە واتە ئەمن 22 شم تاقی کردەوە نەبوو 23 نەبوو 24 نەبوو 25 نەبوو کەواتە ئیدی ڕادەوەستم پێویست ناکە پاشی 25 شتیوە ئەمن تاقیکەمەوە کە ژمارەکان لێک نزیک بوونەوە ئیدی تەواو ئێستا ئەمن چ دەکەم کۆڵکەکان هەمووی دەژمێرم کۆڵکەکانی لای چەپ دەژمێرم جارانی دووی دەکەم چونکە ئەوە کۆڵکەک ئەوە دوو کۆڵکە پێی ناوی هەمویان بژمێرم تەنیا لێرەوە دەست پێ دەکەم دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11ش لەولای دەکات 22 کە کردێ 22 پاشان چ دەکەم هەمیشە ژمارە کە خۆی و کە کۆڵکەیە لەگەڵ ژمارەیە کە دوو کۆڵکەی دیکەیە لۆی زیاد دەکەم بەخۆی 22 کۆڵکە بوو دووشی بێتە سەر هەمویان 24 کۆڵکەی هەیە ژمارە 630 بەڵام نابی هیچ کۆڵکەکان دووبارە ببنەوە ئەوە نابی ئەگەر کۆڵکەک دووبارە بووە تەنیا یەک جار دەی ژمێرم لێرە ڕەنگە شیکاری شیتەڵی خۆبەش ڕەنگە تۆزێک ئاسانکاری لۆ کردبام ئەوها ئەمن ئەگەر شیتەڵی خۆبەشم کرد دابەشی دوی دەکەم دەکا 315 دابەشی 5 دەکەم دەکا 63 تۆزە کۆڵکەکم بەدەست دێ کە 2 5 و تەنیا 1 3 لەگەڵ 7 ئێستا بێگومان 2 5 و 3 و 7 کۆڵکەنە
315 کۆڵکەیە، 63 کۆڵکەیە، 21 کۆڵکەیە، بەڵام چی دیکەش چونکە دوو جاران 5 دەکات دەکەواتە 10 کۆڵکەیە، 5 جاران 3 15 15 کۆڵکەیە، 3 جاران 3 9 کۆڵکەیە، 3 جاران 7 21 کۆڵکەیە، 2 جاران 3 6 کۆڵکەیە، 5 جاران 7 35 کۆڵکەیە، 9 جاران 7 63 هەموو ئەوانە کۆڵکەنە. بەڵام ئەمن دەبی بزانم سیستەمەکم هەبی هەتا کۆڵکەکان ببینمەوە، باشترین سیستێم ئەوەیە ئەوها درستی کەم لە دووە دەست پێ بکەم بزانم 3 دەبی و 5 دەبی و 6 و هەتا دوایی کە زانیم ژمارەکانم نێزیک یەک بوونەوە ئەوجا ڕەنگە بەسبی هیچ ژمارە چیش نابی دووبارە ببیتەوە کەواتە 630 24 کۆڵکەی هەیە یەکچیشم ژماردیە ژمارەکە خۆشی دەبی بژمێرم. لێرەوە بزانم ئەمن ڕادەوەستم لە شیکارکردنی کتێبی پۆلی هەفتی بنەڕەتی پرسیارەکان هەموو شیکار ناکەم تەنیا چەند پرسیارێک چونکە پرسیارەکانی دیش هەروەکو هەمان ڕێسا و یاسایە و هیوادارم هەتا بتوانم زیاتر وانە بڵاو بکەمەوە. هیوادارم وانەی یەکەمی پۆلی هەفت سوودی هەبی و زۆر لە زانیاریەکانمان بەبیر بێتەوە زانیاری پۆلی 4 و 5 و 6 و هیوادارم چاوپۆشی بکەی وەک هەموو جارێک لە کەم و کورتیەکان و هەڵەکان ئەگەر ڕوویان دابی بێگومان هەمیشە هەڵە ڕوو دەدا و هەتا جارەکی دیکە و وانەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.